جێگیری سەرۆکی بانکی ناوەندی عراقی لە دیمانێکی تەلەڤیزۆنیا باسی کرد کە ئەوان کار بە هیچ بانکێکی وەسیط یان کار بە هیچ هەژمارێک ناکەن کە لە بانکێکی تایبەتا کرابێتەوە، چونکە هەد لە بڕیارەکەی دادگای فیدرالی زۆر وازحە کە باس لەوە ئەکا کە لە بانکەکانی بانکە فیدراڵەکانە بانکە فیدراڵەکان ڕەشید و ڕافیدەین و TBI هەتاوکو ئێستا لقی ڕەشید و ڕافیدەین لە هەرێمی کوردستانانیە، بەڵام TBI هەیە، بەڵام لە کاتی بڕیارێکی وایە من قەناعەتم وا هەیە کە حکوومەتی عێراقی تیمێکی بەهێز بنێرێت، چکە لە هەندێک کەس کە باسێواکەن وازان ئەمە تەنها شخصێکە دانراوە بۆی هەژماری ئەو هەموو فەرمانبەرانە بکاتە بۆ هەموو فەرمانبەران کاتەوە، بەڵام من قەناعەتم بەوە هەیە مادام بڕیارێکی ئەویان داوا خۆشیان دراسی ئەویان کردووە کە لە مودەتێکی نزیکە ئەگەر هاتوو بڵێن لە هەمودەتێکی نزیکیشا دروست نەکرێ ئەوان پابندن بە ناردنی موچە، بەڵام ئەگەر ئێمە هاوکار نەبین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان بیانوان بەدەستەوە بێت و موچەکە نانێرن.